بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ بەشداریکردنی ئێمە وەکو کورد یعنی بەشداریکردنی ئەقلیمە بەرامبەر بە حکوومەتی مەرکەزی چەند ئێمە بە گەرمگۆڕی بە حەماسەوە بەشداری لە انتخاباتی بەغدای بکەین انتخاباتی پارلەمانی عێراقی بکەین ئەوە ئێمە براوەتر دەبین لە مۆزوع ئێمە پێویستە زیاتر وریابین بۆ زیاتر بەرامبەر حکوومەتی مەرکەزی بەغدا خۆمان یعنی بەقوەتر نیشان بدەین. پێم باشە خەڵک بچێ بۆ دەنگدان بە چاک ئەی بەخراپ ئەویان ناوێت یعنی ئەو چێ ئەوێ چێ ناوێ ئەوە کێشەیەک نییە مهم ئینسان ئەگەر بڵێ ئەو کەسەشم ناوێ ئەوەشم ناوێ مهمەوەی دەنگی هەبێ ئینسان لەسەر خاکی خۆی لەسەر وڵاتی خۆی ئەبێ دەنگی هەبێ هەر کەسێک خۆی بە میلەت ئەزانێ ئەبێ خۆی بسەرمێنێ یەکێک لەوانە شۆڕشی چەکداریە کە شۆڕشی چەکداری نییە ئیستە دەنگدانمانەیە کەواتە تۆ لە هەردوو حاڵەتەکە ئەبێ بیسەرمێنی کە تۆ وجودت هەیە ئەگەر ئەمە نەکرد کەواتە تۆ نیت وجودت نییە کەواتە ڕزقت نییە ژیانت نییە تۆ حەزەکەی سەربەخۆبی سەرکەوتوبی ئەبێ ئەمە بکەی ئەبێ دەنگ بدەیت. زۆر سپاس.